لە پەیمانگەی ڕۆشنایی بۆ نابینایان ئاهەنگێک بۆ ئەو قوتابیانە ساز کراوە کە نمرەی بەرزیان لە پەیمانگاکە بەدەستێناوە. ڕانکۆ تاهیر بۆ ئەم ساڵ توانیوێتی نمرەی 96 بەدەست بهێنێت و وەکو خۆی دەڵێت سێیەمی سەرئاستی هەرێم بووە، بەڵام ناوەکەی لە سەرئاستی قوتابیە یەکەمەکاندا نەبووە و تەنانەت هیچ لایەنێکی پەیوەندیداریش پەیوەندیان پێوە نەکردووە. ئەو دەڵێت ڕەنگە هۆکارەکەی بۆ ئەوە بگەڕێتەوە کە ئەوان نابینان و جیاوازی دەکرێت لەگەڵ چاوساغەکان. توانیم بە کۆنمرەی 96 لە پۆلی 12 دەربچم، سپاس بۆخوا. تەنها 3 پۆینتمان فەرق بوو لەگەڵ سێمی هەرێمە، ینی ئەکراناوم لە یەکێک لە ئەوائیلەکانی هەرێما بێ، بەڵام نەبوو لەبەرەوەی کە ئێمە نابیناین لە بیرکاری بەخشراوین. وەزارەتیش بڕارێکی دەرکردووە کە نابێ نابینەکان لە ئەوائیلەکانی هەرێما بن. جیاوازیەکان لە بینی ئێمە و چاوساغەکانە خۆقی چێکە خۆ ئێمە ئەو دەرجی کە یێنی هەر بە هەوانتە نەمانێناوە، هەوڵێکی زۆرمانەوە بەزدی. هاوکاریمان هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان کە واتە بتوانێت شوێنێکمان بۆ دروست بکات کە لە دوای پۆلی نوێی بنەڕەتیەوە تیای بێت بۆ ئەوەی بتوانین تواناکانمان لەوێشا پەرە پێبین، نمرەکانمان بەرز بکەینەوە بە هەمان شێوەیەوە کە چۆن لێرە ئەیکەین. و کێشەی سەرەکی ئێمە دوای ئەوەی کە پەیمانگا تەواو ئەکەین خوێندنە، چونکە نازانیم چی مەکتەبێکەوە، مەکتەبە ئاسیاکانیش بە پێویست هاوکاریمان ناکەن، لەبەرەوەی ئەوان لە مەناعەتی ئێمە تێناگەن، تا زۆرتر مراعاتمان ناکەن. نازانن کە نابینا چەندە زەحمەت و ڕەنجە کێشێت تاکۆ ئەگاتە زانکۆکان و ئەو بەشێکە خۆی تاویەکە. بەڕێوەبەری سەنتەرەکە دەڵێت جیاوازی زۆر دەکرێت لە نێوان قوتابیانی نابینا و قوتابیەکی ئاساییدا، تەنانەت لە وەرگرتنیشیان لە پەیمانگاکان کار ئاسانیان بۆ ناکرێت و بگرە تا ئێستاش گرفت هەیە بۆ ئەو قوتابیە نابینایانەی کە پەیمانگای ڕۆشنایی تەواو دەکەن و لە زانکۆ و پەیمانگاکان وەرناگیرێن. و ئێمە کە ئەمڕۆ دروستمێکمە هەڵواسیەوە بە عەقڵ لە چاو دەرکەین، چاو بخەین ناو عەقڵەوە، دروست ئەنجامە کە تیا قەت پێشمان نابینەوە. کەواتە ئێمە کاتێککە عەقڵ ئیشەکە ئەستەرچاوی بۆ هەموو شتەکان، نەگەوەی کە عەقڵ بخەین ناو چاوەوە. وەیە ئێمە کاتێککە باسی نابینابوو نەکەین، ئەمڕۆ مەراسیمێک ساز دەکەین بۆ نابیناکان، پەیاممان ئەوەیە کە بگەین بە کۆمەڵگا، بە حکوومەت، بە هەموو ئەو کەسانی کە دوور و نزیک پەیوەندیەکان لەگەڵ نابینا هەیە، بۆی کە نابینابوون ئەوە نییە کە جەستەکە لە کارکەوت بێ، نابینابوون ئەوە نییە کە هۆش بوونی نەمابێ، نابینابوون ئەوە نییە کە زۆر جار کە بە شێوەیەک باز بکرێت کە بێتوانە و بەعزا شتێکە لە نابیناکە، بەڵکو نابینابوون بلیمەتبوونە، خاوەنی داهێنان و بەهرەمەندبوونە بەڕاستی. سەرەڕای دڵخۆشی قوتابیانی نابینا بە دەرچوونیان لە پەیمانگاکەی خۆیان، بەڵام لە هەمان کاتیشدا دڵتەنگن بەوەی ناتوانن درێژە بە خوێندن بدەن لە زانکۆ و پەیمانگاکان و وەزارەتی خوێندنی باڵا ڕێگە بەوە نادات و هیچ بڕیارێکیش نییە بۆ وەرگرتنیان. قوتابیانی نابیناش دەڵێن ئەوان بەهرە و توانای گەورەیان هەیە کە دەتوانن بەدەستی بهێنن، بەڵام ئەو دەرفەتەیان پێنادەن و خەونەکانیان دەشێوێنن.